چەسپاندنی بنەمای شەفافیت لە عێراق و هەرێمی کوردستان تەوەری چوارەمی بەرنامەی ڕاگەندراوی لیستی کۆمەڵی دادگەری کوردستانە، چونکە بەبێ چەسپاندنی ئەو بنەما گرنگە دەوڵەتداری و مافە بنچینیەکانی مرۆڤ لە ژیانێکی سەقامگیر و کەرامەتی مرۆیی مانایەکیان بۆ نامێنێتەوە. لە ڕووی زمانەوانیەوە شەفافیت بە مانای دیتنی دیمەنەکانە لە پشتی ئەو شتەوە کە وەکو بربەست دەبیندرێت، بەڵام ئەوەندە ڕوونە بابەتی پشتەوەی ناشارێتەوە، هەروەکو سندوقی شوشە ناوەوەی بۆ هەمووان نیشان دەدات. بەزاراوەی سیاسیش ڕاست هەمان مانای شەفافێتی کارنامەی هەمەلایەنەی حکومەتەکانە کە تا شەفافێتیان زیاتر بێت، هاوڵاتیان زیاتر لە چارەنووس و مافەکانیان ئاگادار دەبنەوە. بە پێچەوانەشەوە شاردنەوەی بڕیار و کارنامەکانی دەوڵەت کە بانقەز دەکرێت بە مەبەستی شاردنەوەی کارە دزیەوەکانە کە دەسەڵاتداران نایانەوێت جەماوەری لێ ئاگادار بێتەوە، چونکە بە دەرکەوتنیان گەندەڵیەکانیان بۆ هەمووان ئاشکرا دەبێت، واتە هەر شاردنەوەیەک یەکسانە بەو گەندەڵیەی کە دەرهاویشتەی تاگڕەوی و دیکتاتۆریەت و پێشێلکردنی مافەکانی مرۆڤە. شەفافیت پەیوەندیەکی توندوتۆڵی لەگەڵ مافی مرۆڤ و مافی هاوڵاتی بووندا هەیە، چونکە مرۆڤ مافی خۆیەتی زانیاری تەواو لەسەر ئەو بڕیارانە بزانێت کە پەیوەندی بە چارەنووسی ئەوەوە هەیە. شەفافیت پەیوەندی ڕاستەوخۆی بە ئازادی میدیاوە هەیە، چونکە ئەوە میدیایە وەکو دەسەڵاتی چوارەم چاودێری کارنامەی حکومەت دەکات، بۆیە حکومەتە دیکتاتۆرەکان وەکو دوژمن مامەڵە لەگەڵ میدیا و ڕۆژنامەنووساندا دەکەن. راپۆرتەکانی پێشێلکاری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان لە عێراق و هەرێمی کوردستان ئاماژەی ترسناکیان تێدا بووە، ئەوەش پێوەرێکی ڕوونە بۆ نەبوونی شەفافیت و شاردنەوەی ڕاستیەکان لە خەڵک. تا شەفافیت زیاتر بێت، گشت چین و توێژەکان چالاکانەتر بەشداری لا چارەنووسیاندا دەکەن، هەر لە قوتابخانە و پەیمانگا و زانکۆ بگرە تا مزگەوت و ڕێکخراوە ناحوکمیەکان و یانە ڕۆشنبیری و وەرزشیەکانیش مافی وەرگرتنی زانیاریان هەیە، چونکە مافی هاوڵاتیە تێبگات لە هۆکاری دەرکردنی یاساکان و ئەوەی لە ناوەندەکانی حکومەتدا دەگوزارێ. دەبێ ئاگاداری شەفافێتی دارایی و سیاسی بەرپرسان بێت و لە ڕێکارەکانی پرسیار و لێپرسینەوەیان ئاگادار بێت بۆ بەشداری چالاکانە لە کاروباری سیستم و یاسا و بڕیارە گشتیەکاندا. لە بەرنامەی لیستی کۆمەڵی دادگەریدا هاتووە کە پێویستە هەماهەنگی و ئاڵوگۆڕی زانیاری لە نێوان پەرلەمانی کوردستان و نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەران و لیژنە هاوشێوەکانیاندا هەبێت کە ساڵانێکە پشتگوێ خراوە. دەبێ پشتیوانی ئەو یاسایانە بکرێت کە دەبنە هۆی بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئیداری و سیاسی و دارایی، پشتگیری دەستەی دەستپاشی لە ڕاپێچکردنی گەندەڵکاران بۆ بەردەمی دادگاکان، ئەنجامدانی سەرژمێری گشتی وەکو بنەمایەک بۆ بەرجەستەکردنی شەفافیت لە سەرانسەری عێراقدا، کارکردن بۆ دەرکردنی یاسایەکی تایبەت بۆ بەدواداچوونی دەوڵەمەندبوونی نایاسایی بەرپرسان، لە هەمووی گرنگتر کارکردن بۆ بەردەستبوونی داتا و زانیاریە گشتیەکانی داهات و خەرجی و گرێبەستە نێودەوڵەتیەکان بۆ ڕای گشتی. ئەم هەڵبژاردنە دەبێ بکرێتە مەکۆی بە گشتداچوونەوەی گەندەڵی و داواکردنی شەفافیت. دەسەڵاتدارانی هەژمونخواز لە سەرانسەری عێراقدا دەیانەوێت بە بێهیواکردنی هاوڵاتیان ئەوە لە زەینیاندا دوور بخەنەوە کە دەبێ شەفافیت وەکو بنەما بچەسپێت، بەڵام دڵنیاین ئیرادەی گشت چین و توێژەکان ئەو جۆرە بیرکردنەوەی دەخاتە زەبڵدانی مێژووەوە.